یانەی بەرشەلۆنا دووەم ڕیمۆنتادای گەورەی ئەنجامدا و لە یارێکی دراماتیکیدا شکستی بە گرانادا هێنا. لە میان یاریەکانی چارەکی کۆتایی جامی شای ئیسپانیا یانی گرانادا لە یاریگای نۆی فۆلویس کارمیسیەنسی تایبەت بەخۆی میوانداری یانی بەرشەلۆنەی کرد. لە خولەکی 33 یاریەکەدا ڕۆبێرت کیندێ سوودی لە هەڵەیەکی بەرگریکارانی یانە کەتەلۆنیەکە وەرگرت و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ گرانادا تۆمار کرد. یاریزانانی بەرشەلۆنا هەوڵی زۆریاندا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام ئەو تایمە بەو تاکە گۆڵە لە بەرژەوەندی گرانادا کۆتایی هات. لە سەرەتای تایمی دووەمی یاریەکەشدا ڕۆبێرتۆ سۆڵدادۆ لە خولەکی 47 ئەرکی کەتەلۆنیەکانی قورستر کرد، کاتێک ئەنجامەکەی کرد با دوو هێندە و گۆڵی دووەمی بۆ گرانادا تۆمار کرد. لە پاش ئەو گۆڵە بەرشەلۆنا بە تەواوەتی کۆنتڕۆڵی یاریەکەی کرد و چەندین هێرشی مەترسیداری کردە سەریانی گرانادا، بەڵام بەرگریکاران ڕێگریان لە تۆمارکردنی گۆڵ کرد. بە تایبەتیش ئارۆن ئیسکاندێڵی گۆڵپارێزی ئەو یانەیە بوو بە بربەستێکی گەورەی بەردەم کەتەلۆنیەکان و زیاتر لە 12 تۆپی تۆپ هاوێژەکانی بەرشەلۆنەی گەڕاندەوە، هەروەها 4 تۆپیش بەرزتونی گۆڵی گرانادا کەوت. لە کاتێکدا بەرشەلۆنا نزیک بوو لە ماڵ ئاوایی، بەڵام لە 4 خولەکدا ڕیمۆنتادای کرد. ئەمەش پاش ئەوەی لە خولەکی 88 یاریەکەدا ئەنتوان گریزمان بە ئاسیستێکی نایابی میسی گۆڵ یەکەمی یانی کەتەلۆنیای تۆمار کرد و جیاوازیەکەی کەم کردەوە. میسی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا، بەڵام جارێکی دیکە ستونی گۆڵ ڕێگری کرد. تاو کاتی لە خولەکی 92 یاریەکەدا جۆردی ئەلبا گۆڵی دووەم و یەکسانی بۆ بەرشەلۆنە تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە و کاتی یاسایی یاریەکە بە 2 گۆڵ و بە یەکسانی بە کۆتایی هات. لە تایمی یەکەمی زیادکراودا ئەم جارەیان بەرشەلۆنا دەست پێشخەری کرد و جارێکی دیکە ئانتوان گریزمانی فەڕەنسی لە خولەکی 100 گەشتەوە سەر گۆڵی گرانادا و گۆڵی سێمی یانەکەی و دووەمی خۆی تۆمار کرد، بەڵام گرانادا بێوەڵام نەمایەوە و فیدیفیکۆ لە خولەکی 103 بەلێدانی سزا ئەنجامەکە یەکسان کردەوە و ئەو تایمەش بە یەکسانی کۆتایی هات. تایمی دووەمی زیادکراو بوو بە خاڵی کۆتایی ئەو یاریە، کاتێک فرانکی دیۆنگی هۆڵندی لە خولەکی 108 گۆڵی چوارەمی بۆ بەرشەلۆنە تۆمار کرد. دواتریش جۆردی ئەلبا جارێکی دیکە و لە خولەکی 113 گۆڵی دووەمی خۆی و پێنجەم و دڵنیایی بۆ بەرشەلۆنە تۆمار کرد و یاریەکە با ڕیمۆنتادای بەرشەلۆنە بە 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ کۆتایی هات. بۆ ئەنجامەش یانەکەی هەرێمی کەتەلۆنیا و کوڕانی ڕۆناڵد کیومانی ڕاهێنەر خۆیان گەیاندا نیوەی کۆتایی جامی شای ئیسپانیا.